پۆز لێ ئەدەی باو باپیر لە خانووی قوڕا گەورە بوو ئەم پۆزە چێ لێ ئەدەی دراوسێکەت نەوتی نییە زۆپای نییە تۆش سفرە بەڵاوەکەیتەوە ئەی نازانی هەزارەها فەقیر و هەژارەیە ناتوانێت لەسەر سفرەی ئەوە دابنیشە و نانی نییە بیخوات خوا عیب ناکەن خۆتان وەڵڵای وە صیفەتی پیاوی عاقڵ و تێگەشتوو نییە سوێن بخوا ئەوە ئینسانی نەدی بدی واکە ئینسانی چروک واکە ئینسانێک کە متەکەبیرە واکە عیب نییە نانێ بە خەڵکی بدەی و تخوا صیفەتی پیاوە دوای بڵاویکەیتەوە ئەمڕۆ ئەوەنە کەسم دعوت کرد وەکەی صیفەتی پیاوە تخوا خاڵی دووەم پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم یەکێتر لەو کردەوانەی کە بەلای خوای گەورەوە زۆر خۆشەویستە ئەو یەکشیف عنه کوڕبەتەن ئەوەیە ناخۆشی و ناڕەحەتیەک لەسەر موسڵمانێک لابەریت ئەوە یەکێکە لەو کردەوانەی کە لای خوای گەورە زۆر خۆشەویستە موسڵمانێک دەبینن لە ناڕەحەتیە لە ناخۆشیایە کێشە و مشکیلەیە هەر کێشە مشکیلەیەک بێ لە توانات ئاهای یارمەتی بدەی یارمەتی بدە بەخوا ئێستا خەڵکەیە نەوتی نییە بەخوا خەڵکەیە زۆپایەکی نییە بە کەڵک بێ زۆپایەکی هەیە هیچ دەکات کە دایەکی سێنە بێت دەرگا لەسەر پشت بێ باشە ئێمە تاکی موقیفمان نابێت بەرامبەر خەڵکی فەقیر و هەژار خۆتان هەموو جارە قسەیەک دەکەن زۆر بەوانەی کە بە تەمەنن ئەڵێ زستان هات و بەرگی فەقیر دڕا ئەی بەرگی فەقیر دڕا بۆ بەرگی تازەی بۆ ناکڕی جلو بەرگی دڕاوە بۆ جلو بەرگی تازەی بۆ ناکڕی بۆ قسەی زلەکەی هەر ئەی بۆ تەطبیقی ناکەی بۆ ئەم قسەی لی تێ ناگەی زۆپای نییە ئەڵێ وەڵڵاهی شەوان هەر نوێژی ئیشا ماگەرچنە ژێر بەتانیە و چکە توانامان نییە نەوت بکڕین هۆ دراوسێ شەقی نییە بەسەریەوە پۆز لێدا و سێڵفیە گرێ و سفرەی ڕازاوە ئەکاتە ناو فەیسبووکەوە تخوا عیب ناکەی لە خۆت شەرم نییە بۆ تۆ بەخوا باجی ئەو هەموو وێنەیە کە بڵاوی ئەدکەیتەوە سوێن بەخوا باجەکەی ئەدەیت پۆز لێ ئەدەی باو باپیر لە خانووی قوڕا گەورە بوو ئەم پۆزە چێ لێ ئەدەی دراوسێکەت نەوتی نییە زۆپای نییە تۆش سفرە بەڵاوەکەیتەوە ئەی نازانی هەزارەها فەقیر و هەژارەیە ناتوانێت لەسەر سفرەی ئەوە دابنیشە و نانی نییە بیخوات خوا عیب ناکەن خۆتان وەڵڵای وە صیفەتی پیاوی عاقڵ و تێگەشتوو نییە سوێن بخوا ئەوە ئینسانی نەدی بدی واکە ئینسانی چروک واکە ئینسانێک کە متەکەبیرە واکە عیب نییە نانێ بە خەڵکی بدەی و تخوا صیفەتی پیاوە دوای بڵاویکەیتەوە ئەمڕۆ ئەوەنە کەسم دعوت کرد وەکەی صیفەتی پیاوە تخوا پیاو ئاوایە نەبخوا پیاوی ڕاستەقینە و پیاوی معقوڵ و تێگەشتوو بەم شێوەیە نییە زستان هاتووە نەوتی نییە ناخۆشی ناڕەحەتی هەیە لەسەری لابەرە دەیە سەتەها ماڵ دەزانین سوێن بخوا نەوتیان نییە و زۆپایان نییە ئێ بۆ دڵمان ناتجوڵێ بۆ یارمەتیان نادەین ڕۆژێک بوو ئێمەش فەقیر بووین ڕۆژێک بوو ئێمەش هەژار بووین زۆر بەمان ئەمڕۆ وا دەزانی دەوڵەمەندی فەقیری هەتا سەرە نەخێر خەڵک هەبوو زەکاتی پێدرا ئێستا خۆی زەکات بە خەڵکیەدا خەڵکە بوو زەکاتێدا ئێستا خۆی زەکاتی پێشێ بۆیە دنیا ئەگۆڕێ گۆڕانکاری بەسەرا دێ پۆز لێ مەدە لە خۆت بایی مەبە هەژارەکانیش وەکو ئێمە مرۆڤن حەزیان بە ژیانی خۆشە حەزەکەن وەک جەنابەت لەبەر زۆپای گەرم دانیشن حەزەکەن وەک جەنابەت خواردنی خۆش بخۆن بەڵام نییانە ئەی کێ یارمەتیان بدە بەخوا شەرمە بۆم ئێمە ئەوانەمان کە حاڵمان باشە شەرمە بۆ ئێمە هەژار و فەقیرەکان چاوەڕی مانگی ڕەمەزان بکەن بۆ هەژار و فەقیر بەس مانگی ڕەمەزان پێویستی بە یارمەتیە بۆ هەژار و فەقیر بەس تەنها مانگی ڕەمەزان پێویستی بەوەیە پارەی پێ بدرێ ناوەڵڵا ئەوانیش وەک ئێمە مرۆڤن و ژیانیان دەوێ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح مسلمدا هەر کەسێک ناخۆشی و ناڕەحەتیەک لەسەر موسڵمانێک لابەرێت خوای گەورە بەهۆی ئەو چاکەیەوە ناخۆشی و ناڕەحەتیەکی ڕۆژی قیامەتی لەسەر لابەت ناڕەحەتە پێویستی بە پارەیە یارمەتی بدە زۆپای نییە بۆی بکڕە نەوتی نییە بۆی بکڕە نەخۆشە یارمەتی دەری بە پشتیوانی خوا بەڵکو ئینشاءالله خوای گەورە ڕەحمت لێ بکە خەڵکەی توانای وێنێ حەبەکە حەبی بکرێن نەمناڵی نەخۆشە توانای حەبکردنەکەی نییە ئێ بۆ دڵماندا ناچەڵەکێ بۆ ڕۆژێک بیر ناکەین و دراوسەکەمان بۆچی فەقیرە بۆ یارمەتی دەریان نابین ئەو پارەی کە هاتە لە قیامەت محاسبە دەکری لەسەری ئەوەی کە ئەمڕۆ جێی دەهێڵی بۆ مناڵەکەت محاسبەکەی لەسەر تۆیە بەڵام ئەوەی کە بۆ قیامەتت ناردەوە بەکەڵکت دێ بۆی ئینشاءڵڵا ئەوەی کە لە کردەوە خۆشەویستەکان بەلای خوای گەورە ئەوەیە مسلمانێک ناخۆشی و ناڕەحەتیەکی هەبوو لەسەری لابەرین یارمەتی دەری بین بە پشتیوانی خوا بەپێی توانای خۆمان